ڕۆژی سێشەممە وەرزێکی تری خولی نایابی تازە پێگەیشتوانی کوردستان دەست پێ دەکات لە خولەکە 13 بەشدارن و بە 13 هەفتە یاریەکانی بەڕێوە دەچێت و هەریانەیە 12 یاری ئەنجام دەدات. یانەکانی شاری هەولێر نیوەی ڕێژەی یانە بەشداربەکانیان پێکهێناوە کە 6 یانەیە. لە یاریەکانی گەڕی یەکەم یاری لووتکە و دێربی شاری هەولێر لە نێوان یانەی دایک یانی هەولێر و پێشمەرگەی هەولێر بەڕێوە دەچێت لەسەر یاریگای دووەمی فەڕەنسۆیری لە کاتژمێر 5 ئێوارە. یاریەکە بە بەهێزیەوە سیر دەکرێت چونکە هەردوویانە زۆرترین جار ڕوبەڕوو یەکتر بوونەتەوە لە قۆناغە گرنگەکانی پاڵاوانتیەکانی ئاستی کوردستان و پارێزگای هەولێر. پارساڵ هەردوویانە لە چوارگۆشەی زێڕینی خولی نایابی تازە پێگەشتوانی کوردستان بوون. تازە پێگەشتوانی هەولێر لە سەردەستی حەسەن قادری ڕاهێنەر پارساڵ بووە پاڵەوانی خولی نایاب و تەنها 7 یاریزانی لەو تیپە ماوەتەوە. یاریزانەکانی تری لە خولی لاوان و یانە گەورەکانی پێشکەوتوان تا خولی عراقیش ڕۆیشتن. بۆیە تیپێکی تا ڕادەیەک نوێی پێکهێناوەتەوە و ماوەیەکی زۆرە مەشق و ڕاهێنانیان پێدەکات. زیاتریش چاوی لە دروستکردنی یاریزانە نەوەک نازناوەکە. خۆمان باشمان کرد زوو ئامادەکاریمان کرد بەڵام بەهۆی زۆری لاعیب زۆردا نزیکەی 106 لاعیب 170 لاعیبمان اختیبار کردیە لە کۆی ئەو 170 نزیکەی 18 لاعیبمان وەرگرتە لەبەرەوەی هەفتی پاریشمان مابوو. ئەمە الحەمدوللا ئەوەی ویستمان پاڵ کردمان و بتێ نازناویش بەدەستبینی مامۆستا زۆری دەوێتن بەڕاستی لە 3 ساڵ کەمتری ناوێتن تووشی دەبی ئیش لەسەر یازنەکەی ئامادەکەی فێرە تەکتیکەکەی فێرڕاوستانیکەی فێرە زەکای ناو مەیدانیەکەی ئەو جیلێ ئێستا هەیە پێویستی بەوەیە زیاتر لە 3 ساڵ ئیش لێوەسکەی هەتا بتوانین نازناوی بینی. بەڵام هەدەفی ما وەکو یانەی هەولێر دروستکردنی یاریزانە نەک نازناوەکە. تازە پێگەشتوانی پێشمەرگەی هەولێر لە کۆتا پاڵەوانێتی سێمی کوردستان بوون دوای ئەوەی نەیانتوانی بگەنە یاری کۆتایی وەرزی ڕابردوو. سەلام عوسمانی ڕاهێنەری تیپەکە بەگەڕان بە دوای یاریزانی باش پێکهێنانی تیپێکی تۆکمە دەیەوێت قەرەبووی ئەنجامەکانی وەرزی ڕابردوو بکاتەوە شەڕ لەسەر نازناوەکە بکات. ئەویش بە دەرنیە لەوەی کە چەندین یاریزانی پێگەیاندووە ئێستا لە تیپ یەکەم یانەکەی و هەڵبژاردەی لاوانی کوردستانیشن. تا ڕادەچی فەریقمان استقرارێکی باشیە لە ڕوویش پێکەوەی سزامەکی باشیەیە هایبمان نیە. پاریش جەناب دەزانی خۆت علامەکی لەگەرمان بووی متابعەت هەموو دەورەکانی فیلەی کوردستان دەکەین. هەموو ساڵی ئەمە دەگەینە چارگۆشە زێڕین پار لەگەر هەولێری پیرۆزباییم لێکردن یەکەم بوون ئەمما دەبایە پەنەرتیش لە پێشیان بچینە نیهایی بەس خوددا موفقی نەکردین سێم بوون. ئەو سار بەتەمایە هەموو فەریقەک تموعی هەیە ینی پلێکی باشتر لە ساڵی پێشتر بینیم. بەڵام سەرڕایەوەش ئەو سار لە هەولێری فەریقی ڕکابەر هەیە فەریقی برایەتی فەریقی چاکە تا کۆلیزیانش فەریقی چاکە هەولێر فەریقی چاکە بەڵام ئیتر هەر فەریقێک دەیەوێتن بەخۆی شتێکی باشتر بکات. جگە لەم یاریە ڕۆژی سێشەممە 5 یاری تریش لە شار و شارۆچکەکانی تری کوردستان بەڕێوە دەچێت. حوسێن محەممەد کەناڵی پێام هەولێر.